كي زيتون لێکردنەوەین بۆ ڕۆن و زەیت ماوەی خۆشەکردن تقریبان بەسەر چوو زەیتون ڕەش بووە ئیسە لێ یەکەینەوە و بە تەن خەڵک داوامان لێ یەکا ئایفرۆشین و یا ئاینێرین بۆ مامەلەیکا بە زەیت و زەیت هەڵیەگرینەوە. ئێمە بەڕاستی هەردوو جۆرەکەیمان هەیە، جۆرێکیمان هەیە بۆ خۆشەکردن و ئەوەیشمان هەیە بڕێکیشمان هەیە بۆ زەیت، بەڵام هەردووکی هەر زەیتی تایە بە پێی زیا و کەمیە. ئەوەی کە بە زەیت بێ بۆ زەیت و بووە بێ حتمما بۆ بڵێ ئەوەی ئەمەمە بۆ ڕۆن بشێ بۆ زەیت بشێ، ئەوی تریش بۆ خۆشەکردن نەبێ خۆ گەورە و خڕ و گۆشتن بێ، ئەوەی ڕۆن گۆشتن نییە. بەرەمی ئەمساڵ ئێمە تقریبەن ئەلحەمدولیلا باش بوو، بەڵام لە چاو ساڵانی پێشووتریشان نەبوو، پار هەر نەبوو. ئێمساڵ ئێمە لە چاو بڕێکا باش بوو، چونکم سەرماکەی پار بردی، درەختی زۆری برد، ئەوەی کە کوێستانی نەبوو بردی، ئەوەی مەخصوص بوو بە گەرمیانەوە بردی، سووتانی ینی وشکی کرد. سنووری ئەمە نزیکەی 400 دۆنم باخی زەیتون هەیە. ئەمە ساڵ بە ساڵ لە زیابوونی شایە، بە تایبەتی لە دوای ئەوەی کردنەوەی ئەو معمەلی زەیتونە بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو کە خەڵک زیاتر پەنابا بۆ ئەوەی ئەو باخانش کە دروستیەکە ئەو جۆرانە بێ ئۆسنافانە بێ کە بۆ زەیت دەسێن. بەڕاستی ئەو جۆرانی کە تا ئێستا هەمان بۆ یان بڵاو بۆ لە ناوچەکە ئەو جۆرانەیە کە ڕێژێکی کەم زەیتی تایە، بەڵام لێستا خەڵک بە شوێن ئەو جۆرانە ئاگەڕێت کە ڕێژێکی بەرزی زەیتی تایە بۆ ئەوی ئیسفادەکەی زیاتر بڵێن چەند قات ئەبێتەوە کاتە سوودی زەیتەکەی تەوان لێرە مەبەست لە بەرهەمێنانی زەیتە، هەتاوەکو ڕێژەی زەیتەکەی بەرز بێت بە سوودی فەلاحەکەڕێتەوە. مەتەوەقعەکەین لەو 400 دۆنمە ئەگەر ساڵ لەبار بێ بڵێن شتێک هەیە لە زەیتونە معاومەی پێڵێنواتە ساڵێک بەرزیاگرێت ساڵێک کەمەگرێت، ئەگەر ساڵەکە تەبیعی بێت ینی بەری تەواو بگرێت لەوە 800 تەن زەیتون دە سنوورەکە هەبێت.